بەیانیتان باش بینەران و بیستەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بەیانی تۆش باش سۆڤان بۆ هیوایین کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی هەفتەوەکو هەموو جارەگەێڵەمەوە دەستپێکی ڕۆژەکەتان بە باشی بێ بیرکردنەوە باشەکانتان واکە کە ڕۆژێکی باش هەبێ بۆ هیوایم تەندروستیشتان لەگەڵیدا باش بێت. سڵاوتان لەبێت و بەیانیتان باش لە هەرکوێیەکن لەش ساغ بن تەندروست بن و ڕۆژێکی پڕ لە وزە لەگەڵ ئێمە دەست پێ بکەن. ئەم بەیانێش پرۆگرامی بەیانی 24 لەگەڵتانە بۆ ئەوەی کە جوانترین، ناوازەترین و تایبەتترین بابەتەکانتان پێشکەش بکات. جا لەگەڵمان بن بۆ ئەوەی بابزانین کە لە ناو پرۆگراممان ئەمڕۆ چی هەیە. لە کەرکووک 11مین پێشانگەی شێوەکاری سامانە بووبەکر بەڕێوەچوو. فستیڤاڵی پاییزەی پارکی ئازادی لە سلێمانی ئەنجامدرا. لە سنووری بامەڕنێ سێمین فستیڤاڵی دانوو ڕێکخرا. یەکەم بابەتمان لە کەرکووکەوە دەست پێ ئەەکەین کە پێشەنگایەکی شێوەکاری لە کەرکووک بۆ هونەرمەندێکی شێوەکار سازدراوە کە هونەرمەندەکەمان ناوی سامان ئەبووبەکرە. پێشەنگەکە بە ناوی ئستاتیکای وڵاتی خۆر بەڕێوەچوو خەڵکێکی زۆریش بەشداریان لە پێشەنگەکەدا کرد. استاتیکای وڵاتی خۆر یانزەمین پێشانگای تایبەتیمان کە لەم پێشانگایەدا 41 تابلۆی قەبارە جیاواز بە ڕەنگی ڕۆنی لەسەر کانڤاس نمایش کردووە. دیارە کۆنسێپتی ئەم پێشانگایە گەڕانەوەیە بۆ باوەشی خۆر گوزەرێکە بە ناو سەرجەم دیمەنە دڵڕفێنی سروشتیەکانی کوردستان. بۆیە من ویستم ڕووناکیە بخەمە سەر ئەم کولتورە و ئەم سروشتی کوردستانە لەبەرەوەی پێم وایە کولتور بابەتێکی زۆر گرنگە بەڕاستی. لە چوارچێوەی چالەشەکانی بڕەوایەتی ڕۆشنبیری و هونێری کەرکووک ئەمڕۆ یانزەیەمین پێشانگای شێوەکاری هونەرمەندی شێوەکاری بەتوانای کاتی سامان ئەبووبەکرمان کردەوە لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک. دیارە ئەم پێشانگایە بریتە لە 31 تابلۆی جوان و ڕەنگینی سروشتی جوانی کوردستان کە زۆربەی تابلۆکان گزارش بوون لە ژیان و سروشتی و ڕەنگاوڕەنگی کوردستان. خاوەنکار، دەستڕەنگین، پیشەوەر هەموو ئەمانە پێویستیان بەوەیە هەندێک جار نمایشێکی بەرچاو بەرفراوان بکەن بۆی کە کارەکانیان زیاتر بناسرێنە. هەرچەندە ئێستا سەردەمێکی تەکنەلۆژیە توانین لە ڕێگەی مۆبایل و ئەپەکەی کە لە بەردەستمانایە شارەزان بین، بەڵام و کۆنیە کە لە شوێنێک هەمویان بەیەکەوە و کۆبوونەوەیەکی کۆمەڵایەتیش دروست ببێت و وا بکەن کە کارەکانیان زیاتر بەربڵاو بێ. بۆیە لە نێو پارکی ئازادی لە پارێزگای سلێمانی فستیڤاڵی پاییزەی پارکی ئازادی بۆ ژمارەیەک خاوەنکار کرایەوە. بەڵێ جا ئەوانەی کە بەشدارە بن لە فستیڤاڵەکە دەرچووی زانکۆکانن یاخود خاوەنکاری دەستی تایبەتی خۆیانن یاخود پیشەیەکی تایبەت بە خۆیان هەیە. لە فستیڤاڵەکە بەشێکی زۆر لە بەرهەمە ناوخۆیەکان نمایش ئەکرێت. دەرفەتێکی گونجاویشە بێت بۆ بازاڕکردیان. بۆ نمونە لەناو ئەم نمایشگایە کۆمەڵێک گوڵی سروشتی نمایش کراوە کە لەگەڵ کەش و هەوای هەرێمی کوردستانە ئەگونجێت گوڵێکە کە ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە. وەک باسیشم کرد ئەوانی کە دەرچووی زانکۆکانیشن لێرەوە ئەتوانن بازاڕی کار بۆ خۆیان بدۆزنەوە لەو بوارەی کە ئێستا جگەلەوەی کە چوو بێتنە تەعینکردن و یاخود ببوون بە فەرمانبەرێکی چۆنەڵێت فەرمی دیارە دەستیان داوەتە کارێکی دەستی لێرە دەرفەتە بۆ ئەوان
با پێکەوە بینەر بین ئەگەڕێنەوەلاتە. لە نێو گوڵ و باخچەکانی نێوپارکی ئازادیدا گوڵەکانی نمایش دەکات. ئەو بەهێنانی جۆرەها گوڵی نێوخۆی و دەرەکی بەشداری فیستیڤاڵەکەی کردووە. هەندێک لە گوڵەکانیشی دەگمەن و بۆ یەکەم جارە کە بەشێک لە هاوڵاتیان بیبینن و بیناسن. بەڵام زۆرترین بایەخیشی بەو گوڵانە داوە کە لە سەرخاکی کوردستان بەرهەم دەهێنرێن. گوڵێکی کوردەواریمان هەیە دۆرەنتای پێڵەن کاپوچینە خەڵک نایناسێ گوڵێکی زۆر شازە ینی بڵێن بۆن خۆشە چاوەرزە نافەوتێ لە مانگی حوتەوە گوڵەکە هاتا پاییز گوڵێکی تریشمانەیە گوڵی داودی خۆشببختانە ئینتاجی ئێرێ و گوڵە داودیە وەختی خۆی گوڵە هەڵامەتیان پێوە بەڵام ئێستا داودی پێڵن ئەم گوڵە لە پاییزا گوڵەکە و لە بەهاریشا گوڵەکە عین لە ساڵەکە دوجار گوڵەکە و گەڵاکەشی هەمیشە سەوزە. زۆرترین بەرهەمی نێوخۆیی بەشداربووان لە نێو فیستیڤاڵەکە نمایش کرا. بەشێکیان دەرچووی زانکۆن و خەونی ئەوەیان هەیە ببنە خاوەنکاری خۆیان. بۆیە ناساندنی بەرهەمەکانیان مەرجێکی سەرەکیە بۆ بە بازاڕکردن. هاوڵاتیانیش بە بایەخەوە لە بەرهەمە خۆماڵیەکان دەڕوانن و بەکاری دەهێنن. ئەو شتانی کە دەیکرد مەسەلەن لە برینجا لە هەنجوینە لە کەرەیە لە کۆمەڵ لە گوێزە دیقەت بێتێ گوێزی سینی لە بازارەکە بە 3000 گوێزی هەورامانی خۆمە یا هەورمانی ئەودی و تەخت بە 10,000 و بە 9,000 دینار حتممە مەکواڵێتی باشترە یعنی سەلامەترە بۆ تەندروست من پێم وایە ئینسانێک تەندروست بژە کەم بخوات و شتێکی بەکواڵێتی شتی ناخۆ سەلامەت بخوا باشتر لەوەی کە شتی هەرزان بخوا. هەرچەندە حەز و خولیایەکی زۆری هاوڵاتیان بۆ بەکارهێنانی بەرهەمی ناوخۆ هەیە و حکوومەتی هەرێمیش دەرفەتی باشی ڕەخساندووە بۆ هەناردەکردنی بەشێکیان بەڵام هێشتا داوای دەرفەتی زیاتر دەکرێت بۆ ناساندنیان چونکە وەک بەشێک لە هاوڵاتیان دەڵێن ئەگەر بێت و گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدرێت ئەوە کاڵای هاوردەکرا و کەم دەبێتەوە چونکە کوالێتیان بەرهەمانە لە بەرهەمەکانی دیکە باشترە. هاوژین جەمال کوردستان 24 سلێمانی. باسی کاری دەستیمان کرد ئەم بووکەڵە جوانەی کە لە لای منە لەگەڵ جلەکەی میشاڕێک کەوتووە کاری دەستی خانمێکی هونەرمەندە جا کارە دەستیەکان لە هەرێمی کوردستان ساڵانێکی زۆرە بە شێوەیەکی زۆر لە لای خانمان ئەنجامەدرێت ئێستا ئەم کارە بەس قەتیس نەکراوەوە بۆ خانمان هەژە پیاوانیش کاری دەستی زۆر جوان ئەنجام ئەدەن. بێگومان مرۆڤ هەموو کاتەوترێ بە پیشەوە جوانە بە کارکردن و بەو بەهرەی کە هەیەی جوانە بۆیە هەمیشە لە کوردستان 24 بووە بە تایبەتیش بەیانی 24 ئەمانەوێت کە خزمەتێک بەو کەسانە بکەین و بیان ناسێنین لە ڕێگەی پرۆگرامەکەەوە کارەکانی خۆیان نمایش بکەن تا بتوانین هاوکارێک بین بۆی کە گروتینێکی زیاتریان هەبێ وزێکی باشتریانە بێ و هاندانێکیش بێ بۆ گەنجانی دیکە بۆ هەر کەسێکی دیکە کە بێوێت کارێکی خۆی دەست پێ بکات. بۆیە تەوەری سەرەکی ئەمڕۆمان تایبەتە بە کاری دەستی خانمان و هونەرەکانی بە بازارکردنیش لەگەڵە میوانەکەشمان سارا سوارەیە کە خاوەنی گروپی کاری دەستیە و ئەم کارە دەستی جوانانە شیێناوەتە ئێرە. ساراخان بەخێر هاتی ساراخان. ساراخان تۆ بێجگە ئەوەی کە خۆت کاری دەستیەکەیت پێش هەموو شتێک تا چەند هەوڵت داوت ئەم کارە دەستیانە جگە لە خۆت خەڵکی دیکەش فێر بکەی لەگەڵ تا کار بکەن بۆی چۆنڵێت بواری کارکردن بۆ کەسی دیکەش بڕەخسێنی. بێگومان ئامانجی سەرەکی گروپەکەمان هەلی کارە لە بۆ گەنجان بە تایبەتی ئەو گەنجانێک کە خاوەن بەهرێکی تایبەتی خۆیانن. لە سەرەتای کارکردنم من پاش ئەوەی کە دەرچوم زانکۆم تاوا کرد دانە مەزرام ئیدی دانە نیشتم و چاوەڕێی دامەزراندن بکەم لۆ خۆمەوە دەستم بە چنین کرد و پاش ماوەچی چەند مانگە کە دیتم داهاتەچی باشی لە بۆ من پەیدا کردیە وەکو ژیانی خۆم گوتم لۆ هەر بە خۆم بە تەنیا لی سوودمەند بم هەوڵمدا چەند گەنجەش لەگەڵ خۆم لە ڕێگەی ورکشۆپەکەەوە فێرم کردن کە ئەشیان دروست کردووە هەوڵماندا پێشانگایکی خنجیلانە بکەینەوە ئیدی ئەوە ماوەی 6 ساڵە ئەمە بەردەوامی لەسەر ئەو کارە ماوەی 6 ساڵە ویستم پێت بڵم ینی چەندێکە خەریکی ماوەی 6 ساڵە ئەم 6 ساڵە هەوڵت داوە کامانە ینی کام ئیشانە بکەیت وە چۆنیش بازاریان بۆ بدۆزیتەوە ڕاستە گرنگە هەلی کار بڕەخسێنیت ڕاستە گرنگە کۆمەڵێک گەنج لەگەڵ خۆتا بخەیتە سەرکار بەڵام پێویستیان بە بازارکردنە بێت چۆن توانیوتە
بێگومان لە دوو ڕێگەوە ئێمە کاڵەکانمان بە بازار دەکەین یەکەیان بازاری ئۆنلاینە کە هەر خاتونەك لە ڕێگەی خۆیەوە پێیجی تایبەت بەخۆی هەیە لە ڕێگەی ئۆنلاین دەفرۆشتەوە و لە ماوەی دواییدا هەوڵماندا پێیجێکی تایبەت بە سارە گروپ دروست بکەین بەڵام ئەو تەنها بە بازارکردن نەبی بەڵکو فێرکاریش بی کە ئەوەش خواستەی زۆری لەسەر ینی خانمەکی یەکجار زۆر لە کوردستان ینی چاودێری ئەو پێیجەی دەکا و لایەنی دووەمان بە بازارکردنەکە بە شێوەی ڕاستەوخۆ بوو ئەوش لە ڕێگەیکردنەوەی پێشانگا یاخود دابینکردنی شوێنێکی تایبەت کە لە ئێستادا شوێنی تایبەتمان هەیە ئەویش دێنە سارا پێشەوەی کە ئەو با بڵین کارە دەستیانی تۆ بخینە سەر مێزەکە راپۆرتێکمان هەبوو باسی لەوە کرد کە پێشەنگایەک کراوەتەوە لە سلێمانی جا ئەم جۆرە شێوازە پێشەنگایانە ساڵانە لە هەرێمی کوردستان لە شوێنە جیاجیاکانێکێتەوە بۆ کاری دەستی بۆ بەرهەمی کشت و کاڵیە تا چەندە گرنگە بۆ کەسانی وەکو ئێوە خاوەن کاری دەستی خۆیانن خاوەن باوڵێ پیشەی خۆیانن لەم جۆرە فستیڤالانە بەشداریان پێ بکرێت و ئەم جۆرە فستیڤالانە زۆر زیاتر بکرێت. پێم وایە ینی ئەوە شتێکی پێویستە وەکو کاری دەستی ینی کە فستیڤال بەردەوام بکرێت لە بۆ ئەوەی کە بتوانن بەردەوام شتەکانیان بفرۆشن بە تایبەتی ئەوانەی کە لە ڕێگەی ئۆنلاینەوە دەفرۆشن بەڵام ئەو شتانێک کە لە ماڵێ مایتەوە ینی وەکو بڵێ مەوادەکە کە مایتەوە نەیتوانە ساغی بکاتەوە دەتوانانی لە خۆی شتێکی پێ دروستکە لە ڕێگەی ئەو فستیڤالانە بیفرۆشتەوە یان دووبارە دەیتوانی بکاتەوە پارە. باشە سارا ئەم شتانەکەی دروست کردوون وڵاوە ئیشی گروپەکانم ئیشی گروپەکەی ئێستا خۆت چیەکەی هەر سەرپەرشتیانەکە وڵی ئێستا لەبەر ئەوەی ئێستا ئەمن بە ئاماژە بۆ خاڵش بدەم دێمە سەر شتەکانم ئەمن لەبەرەوەی دەرچووی زانکۆی سەلاحەدینم بەشی بیرکاری لێ ئێستا ئەم سەرۆکی بەشی بیرکاری مەلەیەکە لە قوتابخانە ئەهلیەکان لێ زۆر مەجای ئەوەم نییە کە بتوانم شتەکان دروست بکەم. بەڵام بەردەوام لەگەڵ ئەندامەکانمیان زیاتر ئەو کاتێک کە مایتمەوە جگە لەوەی کە داوام بخۆمەیە ئەو کاتێک کە مایتمەوە زیاتر لە بۆ ئەندامەکان باشە بیرکاری و ئەم شتانە چۆن یەکەگرێتەوە سۆفان بیرکاری زۆر بەجددی هانشتی هەیە کاری ئەندازەیەت یاسە بۆ نمونە ئەمە زۆر بە جوانی دیزینێکی بۆ کردووە سێگۆشێ ئەمە بۆ جلی کوردی زۆر جوانە اینجا ئەم ئەکسسوارانی کە ئەیکەیت زیاتر بۆ جلی کوردیان بۆ جلی دیکەش هەموو زیاتر بۆ شتی کوردی بەڵێ بێگومان چەند هەوڵتان داوە مۆرکی کوردی بە کارە دەستەکانتان دیار بێگومان کاری دەستی لە دێر زەمانەوە کارێکی باب و باپیرانمان کە بە کاریانی نایەوە پشتیشیان پێبەستیە چونکە ئەو کاتێککە ژیان بەو شێوازی نەبوو شتەکە هەموو شتێک ئاسان کاری لۆ بکرێ ئەوان لە ڕێگەی کاری دەستیەوە هەموو شتەکانیان ینی بۆ خۆیان دابین کردێ بەڵام وەکو ئەوەی کە مۆرکی کوردی بڵێ ئەمە خاڵی سەرکی کە ئیشی لەسەر دەکەین فۆلکلۆرە بەڵام بەس شێوازێک فۆلکلۆر ببەستینەوە بە مۆدێرن ینی بە تایبەتی ئەو مێخەکەی کە ئەمە لە دێر زەمانەوە وەکو داپیرمان لە ملی دەکرد ئێمە هەستانە دیزایانی نوێمان کردێ وەکو دیزایانی زیچی کوردی بەکاردێنین بە شێوازی مۆدێر. باشە ئەو خانمانە یاخود و کەسانەی کە فێرخوازن لای تۆم شتانیان دروست کرد تەمەنیان چەنە؟ دەتوانم بڵێم بچووکترین ئەندامم 12 ساڵە دەستی کردو بەکارکردن و هاندانێکی وەکو من ئەمن هەم خۆم فێری دەکەم هەم ماوادەکان پێی دەڵێم لە شوێنێکمان دابین کردێک کە بەرەخەچی هەرزانتر دەیانداتێ و هەم بە بازاریکردنەکەی فێر دەکەم هەم شوێنیشی لۆ دابینەکەم بە خۆڕایە. ئێستا چەند ئەندامە هەیە؟ ئێستا 350 ئەندام. هەمویان لەو شوێنە کۆبوونەتەوە؟ گروپەی کاردەستیمان هەیە لە ناو تەلگرام ئەو لەو گروپە کاردەستی هەمویانم کۆ کردیتەوە لە هەر چالاچێک هەر بازارێک هەر فستیڤالێک نزیکەی 30 هەتا 40 ئەندام تێیدا سوودمان دەبی. ئەی ماشەڵڵا زۆر چاکە. ئەجا هاژە ئەها دەست لە هەر یەکێک لەم بووکەڵانە دێت بام بێمە سەر بابەتە زۆر لەم بووکەڵەیە زۆر بەلاتەوە ژیل و لە ئەمەنم پێ جوان لەگەڵ جلەکەمانێکە جا ئەم بووکەڵەیە ئەوەی دیکە هەموو ئەمانە بۆ منداڵان بەکاردێت هاژە شتێکی زۆر گرنگە هیچ شتێکی تیانە کە ئەزێتی مناڵ بدات مەترسی هەبێت خۆتان مەبەستانە کە ئەوە کارەکەتان ئاوە بمشێ بە سەلامەت بێ بۆ منداڵ لە جاتوی کە کلااوکەشم زۆر شل و شێوە مەبەستان ئەوەیە کە ئەو کارێک کە ئەیکەن بە شێوازە بێ بۆ منداڵان سەلامەت بێ زۆر یاری منداڵان هەیە هاژە مەترسیەوەی هەیە زۆربەی یاریەکان گونجاو نییە بۆ دەستی کاتە دەم بێگومان خاڵەکی سەرێکی سەلامەتیە و خاڵی دووەم کوالەتی بەرزە ئێستا هەرچەند دەست لەوەی بدەی هەست دەکەی ینی کوالەتیەکەی زۆر بەرزە شتێکی یان دەتوانانی لەوانەیە بۆ ماوەکی زۆر بمینێتەوە لە دەستی منداڵەکە
پارچە پارچەش ناکرێت بناڵ هیوایەتێتی یاریکی بیت ئاوا دەست و قاچی لێ کاتۆمە لێ ناکرێتەوە. باشە پرۆژە و پلان چییە بێ لە داهاتوو چۆن ئەتوانی گەورەیەکی لە چۆ ئەمە ئەگە بڵێ سەرەتا کە دەستت کردووە بە چنین ئێستا گەیشتوتێتە ئەمە ئەتوێ بگەیتە چه ئاستێکی دیکە پلانە بۆ چی هەیە؟ ئێستا شوێنێکی سەرەکیمان هەیە وەکو هەروەکو ئاماژەمان پێدا و فۆلکلۆری شوێنێکمان دروست کردی وەکو گەلەریەکە لە شێوەی ڕەشماڵی کوردی یعنی هەموو لە جادەی غەزالی لەوێ لە شێوەیەزی ڕەشماڵی کوردی و هەروەها چارمانگی هاوینێ ئەمە لە ناو پارکی سامی عەبدوڕەحمان بە هەمان شێوە بە بەردەوامی هەموو ڕۆژێ شوێنمان هەبوو بەڵام ئەوەی پارکی سامی عەبدوڕەحمان کاری دەستی تەنها کەلوپەل ناگریتەوە کاری دەستی خواردەمەنیش دەگریتەوە بەتایبەتی خواردنی کوردی بە تایبەتی چای خەڵووس ماستا و شەربەتی سروشتی یعنی ئەمە ئیش لەسەر هەر لای دەرگاکە و کاچی یەکسەرم شتە جوانە نابینی بەڵێ بە تایبەتیش کەلانە بە 6 جۆری جیاواز یعنی یاخود دەتوانین بڵێن دۆغەوە دۆڵمە یعنی ئەوەش خواستەکی زۆری لەسرە بەڵام لەبەر ئەو کەش و هەوایەکە ئەوەی پارکی سامی عەبدوڕەحمان تەنها هاوینان بەردەوام دەبین ئێستا قەپاتمان کردیە دامان خستیە بەڵام ئەوەی جادەی غەزالی تەنها ئێکسسوواراتی لێ وەکو کەلوپەل لەگەڵ چای خەڵوزی ئەویش بەردەوامە و پلانی داهاتومان ئێستا لەسەر خەتی لەگەڵ حکوومەت ئەلحەمدولیلا کە ئەوش هەواڵەکی خۆشە شوێنێکی پێداینە حەدیقەکی زۆر باشە لە شوێنێکی باشی هەولێرەیە دەتوانم بڵێم لەسەر زادەی بەختیاریە ئینشاڵە لە داهاتوەکی نزیک ئەوێن دەریش هەوڵ دەدەین شتەکانمان دەست پێ بکەین. سارا ئەو بابەتانی کە دروستیەکەن بۆ نمونە ئەم گوڵە ئەم شتانی کە لە بەردەستایە هەموو با بڵێن لاشتی تازە و دروستکراون یا هیچ بابەتێکی دیتان هەیە کاری دەستی بێ و ڕیسایکڵکەن بۆ نمونە شوشەیەکە لە ماڵەوەی تر بەکار نایەت قوتوویەکەی تر بەکار نایەت یا هەموو کارەکانتان نا کارێکن کە لە بازار ئەکردڕێ کەرەستەکانی و دواتر دروستیەکەن. وەڵا هەردوو زۆرمان هەیە جاری وا هەیە ماوادەکەی دەکڕین شتێکی لێ دروست دەکەین پاشماوەکی زۆر ئەو ماوادە نافرۆشێتن باشە دووبارە هەڵی دەوشێنەوە دەکەنەوە شتێکی دیکە یاخود ئەو شتانی لە ماڵێکە بەکاری ناهێنین دەکەنە شتێکی جوان و باش سود بەخێر. سارا باسیوت کرد کە بەم نزیکانە شوێنێکی نوێەکەنەوە حکوومەت سەپۆرتی کردوون کاتێک گەنجێک ئەڵێ من دانەمەزراوم کارێکیش نییە بیکەم تۆ چی پێڵێ کێ یارمەتیات ئەم کارانە ئاسانە دەستی بیتێ یان کە دەستدایە کێنەوانی کە پاڵپشت دەکەن چۆن ئەتوانن لایەن حکوومەتەوە ئێوە پشتگیری بکرێن و بە دابینکردنی شوێن بە هەر بە هەر شێوازێکی دیکە بێت چیان پێڵێ وەکو خۆم سەرەتای ئیشکردنم وەکو کار دەستی کە دانەمەزرابووم پشتم بە خۆم بەست چاوەڕێ حکوومەتم نەکرد و ئەو ئیشەی من یارمەتی دەرە بۆ حکوومەت یعنی کۆمەڵە گەنجەکەم لە دەوری خۆم خڕگرتیدەوە تەنها فکری لەوەی نەبی ئایا ئەمن دانەمەزرایمە پێیان دەڵێم گەنجێکی زۆر هاتەکنە من بە تایبەتی ئافرەت و بەشەکیش لە پیاوان یعنی باوەڕ دەکەی لە پارکی سامی عەبدوڕەحمان کوڕی گەنجم هەبووە سارە ئەمن بێ ئیشم چ بکەم وەرە فکرت دەدەمێ شوێنت دەدەمێ فێریشت دەکەم فەرموو ئیش بکە یعنی ئەو خاڵە زۆر گرنگە ئێمە هەر نابی چاومان لە حکوومەتی بی لە بۆ دامەزراندنی ئەی بە خۆمان ئەی توانای خۆمان ئەی وڵاتەکەمان پێویستی بە بەهرەی منە پێویستی بە توانای منە پێویستی بە گەنجەکانمان نییە وەرە ینی تحدای ئەو وشەیە دەکەم هەر کەسێک لەو هەر گەنجێک لەو شارەی بە من بڵێ ئەمن ئیشم نییە وەرە ئەمن دە ئیشت لۆ دەبینەوە شخصی خۆم وەکو بیرۆکە بەڵێ وەکو بیرۆکە و یارمەتی دانیش هەم لە ڕووی مادیەوە دەتوانم یارمەتیام دەم هەم لە ڕووی شوێنیش هەم لە ڕووی تۆ باسی لانی مادیەکەی بێگومان هەر کەسێک هەر کارێکەکات چاوی لەوەیە کە بتوانێت بە بازاری کا و ساغی بکاتەوە داهاتێکی دەست بکەوێت سەرەتاش باست کردت کە خۆم زانکۆم تاوا کرد چاوەڕێی دامەزراندنم نەکرد بینیم داهاتێکی باشی هەبوو بۆیە پەرت بەکارەکەدا ئەمێ بزانام داهاتی هەر گەنجێکە لەگەڵ تۆ دەستی کردووە بەکار و بەردەوامە مانگا ناگاتە چەندێک دەتوانێت ئەوە نەبڕێکی وا بێت کە خۆبژێوی ژیانی خۆی بەڕێوە ببات واللهی ناتوانم تەخمینی بکەم بە شێوازێکی گشتی بەڵام ئەنداممان هەیە بەس داهاتی خۆی پەیدا دەکە ینی بداهاتەکە بەشی خۆی بکە و ئەندامیشمان هەیە داهاتی کامل خێزانەکەی پەیدا دەکاتن ینی ئافرەتمان لەگەڵە زۆر بە شانازیەوە کە باسیشی دەکەم پیاوەکەی بێ ئیشە کوڕەکانی بێ ئیشن کە گەنجن تەخەڕوجیان کردە هیچ ئیشەکیانی ئەو ئافرەتە ئیش دەکات و زۆر بە جوانی بەسەر بڵندی خێزانەکەی بەڕێوە دەبات دەستەکان خۆش بێ نمونەت زۆر بێت سارا کە لەگەڵمان بووی ئەم بەیانیە و بەکارە دەستێت جوانەکان و هەلی کاریشت بۆ کۆمەڵە گەنجی دیکەش ڕەخساندوە سەرکەوتوبی بە هیوات نمونەت زۆر بێ و چەندین گەنجی
دیکە و هەر کەسێکی دیکە نەک هەر گەنجان سوود لە تواناکانی تۆ و نمونونەکانی تۆ ببینن و دەست پێ بکەن. زۆر سپاس. هێشتا هەر گەرم نییە جەوەکە لە هەولێر؟ هێشتا هەر گەرمێکی وان نییە بەڵام باشە با بڵێن هێشتا سەرمایەکی وان هاتۆ گەرمامان تێپەڕاندووە بەڵام هێشتا سەرمایەکی وانە هاتۆ کەشێکی ڕۆژە من و هەکار باسمان کرد کەشێکی بەهاری خۆش ئێمە هەر فێر بووین دروستە لە بەهارە ئەڵین مانگێکە بۆنە کوردەوارەکانی تیا ئەچینە سەیران بەڵام ئەم کەشش زۆر خۆشە بۆ سەیران و بۆ شاخەوانی بێگومان بۆ زۆر شتی تریژەوە تا زۆربەی فستیڤاڵەکانی شەر لەم وەرزەیەکرێ بۆ خۆی پاییزەوەنەی جوانی تایە توانین بڵێن لە بەهار خۆشترە. بەڵێ ئەوە من ڕای خۆمە. هەرواشە لە کوردستان ئەو نە چوار وەرزەکەمان بە جوانی هەیە لە کاتی خۆی هەیە لە هەر وەرزێکاتوانی تۆ ئەو چێژە وەربگری کە پێویستە لە وەرزێکا وەربگیرێت. جا با بزانین کەش و هەوای ئەمڕۆی شارەکانی کوردستان بە چ شێوەیەکە و ئەگەڕێین وڵات. ئەمڕۆ 33 ساڵ بەسەر کۆچی دوایی حەمە ساڵح دیلان ئێمەوامان بیستەوامان ناسیوە شاعیر و مەقامبێش دەنگ خۆش تێدەپەڕێت محەممەدی کوڕی ساڵح مەلا ئەحمەدی دیلان لە ساڵی 1920 لە شاری سلێمانی لەدایک بوو. جا لە ساڵی 1990 کۆچی دوایی کردووە خاوەنی چەندین بەرهەمی ناوازەی مەقام و شعری نەتەوەی و سۆزداریشە ئەم بەیانە میوانێکی تایبەتمانە بێت لە سلێمانیەوە کە سەبارەت بە ساڵیادی کۆچی دوایی هونەرمەند حەمە ساڵح دیلان لەگەڵمانە بێت دیارە ئەو توێژینەوەیکی کردووە لەسەر ژیانی ئەو هونەرمەندە ئەویش میوانەکەمان ساکار عەبدوڵڵا ئێتنۆمیوزیکۆلۆجیستە کە لەگەڵمانە. بەخێر هاتی و بەیانیت باش ساکار. ساکار بەیانیت باش. ساکار هاوکاری خۆشمانە لە کوردستان 24 هەڵبەت زۆربەی هاوکارەکانمان بەهرەمەندییەکیان تایە وەک هەرچۆن ساکاریش هەر لە بواری میوزیک و نووسینیشدا بەهرەیەکی تایبەتی هەیە. خۆشحاڵینەم بەیانیت جیاواز بە یەکەوە دانیشین ساکار باسی و گفتوگۆکەمان لەسەر حەمە ساڵح دیلان و لەسەر ئەو نووسین و توێژینەوە بێ کە تۆ کردوتە. بەیانی ئێوەش باش بە هیوا ڕۆژێکی خۆش بۆ ئێوە بە هیواین گفتوگۆکەمان چێژبەخش بێ بەم بەیانە
ئەمڕۆ 33 ساڵ بەسەر یادی هونەرمەند بە یادی مردنی هونەرمەند حەمە ساڵە دیلانە تێپەڕێ. هەڵبەتە دیلان ئەزمونێکی زۆر درێژی نەبوو لە کۆنسێرت و لە هەندێک بۆنەی تایبەتدا گۆرانی وتووە. بەرهەمەکانی کۆمەڵێ بەرهەمی ناوازە و دانسقن کە ئەتوانین بڵێن ئێستا ئەتوانرێت وەکو مەدرسەیەک وەکو قوتابخانەیەکی تایبەت سیر بکرێ. ئەوە تا بینی 33 ساڵە ئەم مرۆڤە لە ژیانە نەماوە، بەڵام توانیەتی دوای خۆی کاریگەریەک لەسەر گەنجەکان جێبێڵێ، توانیوێتی ڕێچکەیەک ستایلێک بە چڕینی مەقامات دروست بکە کە ئەبینیت بەردەوام کۆمەڵە گەنجێک دروست دەبن حەزەکەن هاوشێوەی دیلان مەقامات بچڕە. باشە ساکار تۆ ئەم لێکۆڵینەوەیت لەسەر ئەم هونەرمەندە کردووە، ئامانجە چی بوو بۆ لەسەر حەمە ساڵح دیلان لێکۆڵینەوەت کرد؟ چیت پیا کرد لە لێکۆڵینەوەکە؟ هەڵبەتە سۆڤانخان کتێبخانەی کوردی بە تایبەت لە بواری هونەریە و بە تایبەتیش میوزیکە زۆر لاوازە. بە تایبەتی ئێمە بەڕاستی ڕیسێرچەری یاخود توێژەری بواری هونەری و میوزیکمان زۆر کەمە. بۆیە بە باشم زانی کار لەسەر حەمە ساڵە دیلان بکەم، بەڵام پێم وایە هەر یەکێک لە هونەرمەندەکانی تر هەر بابەتێکی تری خامەی هونەری دەستی بۆ بەری مادەیەکی خامە کە ئەتوانیت نەک توێژینەوەیەک دەیان توێژینەوەی تریش بکەیت. بۆ من حەمە ساڵح دیلان ئەتوانم بڵێم بەشێکە لە نۆستالیژیای ئەم شارە، لە نۆستالیژیای سلێمانی و خۆشم کەسێکم لەوانەی کە کاریگەرم بە دەنگی و حەزم لە دەنگ و سەدای هەبووە، بۆیە پێم باش بووە ئەم توێژینەوەی لەسەر بکەم. لە کاتێکە مەقامات و گۆرانی دووەمین پیشەی حەمە ساڵح دیلان بووە و خۆی نووسەرە و چەندین شعر و ئەدەبیاتی جوانی هەیە و لە هیچ کاتێکیشە حەزی نەکردووەکو گۆرانی بێژ یاخود مەقام بێژ ناوی بەرن، ئەو تەنها حەزی کردووە وەکو نووسەرێک ناوی بەرن. بۆیە پێم باش بوو لە کۆتا ساڵی زانکۆما توێژینەوەیکی لەسەرکەم توێژینەوەکەم کرد، بەڵام هەمیشە لەبەرەوەی کاتێکی کەمت لە بەردەمایە ناتوانی پێڕاناگەی بە زۆرترین زانیاریە. دواتر بیرم لەوە کردەوانێ کە دەوڵەمەندتری بکەم بە کۆمەڵی سەرچاوی تر بگەڕێم بە دوای سەرچاوی باشترە بەشێک لەو هاوڕێیانی کە لە ژیانە ماوەم توانم قسەیان لێ وەربگرم. دواتر لە چوارچەوەی ئەم پەرتووکەیە کۆم کردەوانێ و چاپمان کرد. باشە ساکار باسیەوەت کرد کە کتێبخانەی کوردی بەداخەوە لە بواری هونەرە لاوازە و بە تایبەتیش میوزیک. بۆ ئەوەی کە بتوانیت تۆ وە نمونەی کەسێکی وەکو تۆ توێژینەوەی بکە دواتر نووسینێک دەستنووسێک کارێکی لەو جۆرە بکات لەسەر ئەو هەموو هونەرمەند و میوزیکژەنەی لە ڕابردوو هەبووە. دەستکەوتنی ئەرشیفەکان، دەستکەوتنی زانیاری لەسەریان تا چەند ئەرکێکی قورسە، چۆن ئەتوانین ئێمە وەکو ئەوانەی کە تۆ کردوتە خزمەت بکرێ بە چەندین هونەرمەندی دیکەی وەکو نمونەی حەمە ساڵح دیلان؟ لە ڕاستیە قورسە، کارێکی قورسە، چونکە ئێمە ئەرشیفکردنمان ڕەنگە بەشێک لە ئەرشیفەکەمان نووسین نەبێ، ئەرشیفەکەمان لە ڕێگەی زمانەوەیە، لە ڕێگەی گواستنەوەیە. اینجا کاتێک کەسێکیش لە ژیانە نەماوە قورسترە بتوانیت کۆمەڵێ زانیاری لەسەر کۆ بکەیتەوانێ. ئەبێت هەوڵ بی ئەو هاوڕێیانی کە لە ژیانە ماون، ئەو کەسانی کە لە کۆڕ و کۆبوونەوەکانە لەگەڵیانە بوون، خێزانەکەی تا ڕادەیەک لەم کەسانەوە تۆ زانیاریەکان وەرگری. بەڵام بۆ پشتڕاستکردنەوەی هەندێک بابەتی زانستی ئەو کاتە ئەبێت ئەتوانیت پشت بە کۆمەڵێ خەڵک و گەنجی تر ببەستی کە ئێسە لە بوارەکەیان. بەڵام بە هەموو پێوەرێک کاتێک ئەتەوێت توێژینەوە بکەیت توێژینەوەیەکی قورسە، لەبەرەوەی وەکوتم بەداخەوە کە ئەرشیفەکەمان ئەرشیفێکی دەما و دەمە نووسینمان زۆر کەمە. باشە ساکار چ شتێک لەم توێژینەوەی کە کردت سەرنجی ڕاکێشای و بەلاتەوە تایبەت بوو و شتێک بوو بۆ خۆت زۆر تازە بوو، یەکێک کە هەواداری هونەرمەندێک بێت زۆربەی شتەکانی بێگومان ئەزانێ، بەڵام لەم توێژینەوە چ شتێک بۆ تۆ جەرکەوت کە خۆشت نەتەزانی کە هەوادارێکی ئەوی
و لەلات سەرنج ڕاکێش بوو. سیرکە سۆڤانخان دێڕێک هەیە لەگەڵ ناوی حەمە ساڵات دیلانە بەردەوام دێت. ئەویش ئەوەیە کە ئەڵێن حەمە ساڵات دیلان پێی ناخۆش بۆ پێی بڵێن گۆرانی بێژ. ئەمە وای کردبوو کە میوزیسیانەکان گۆرانی بێژەکان ئەم دێڕیان پێ ناخۆش بێت. لەبەرەوەی بۆ حەمە ساڵات دیلان بەم هەموو توانە و ئیمکانێتی خۆیەوە پێی خۆش نەبوو وەکو گۆرانی بێژ وەکو مەقام بێژ ناوی بەرن. ئەم دێڕە بۆ من جێگای ئەوە بوو کە بە دوایە بچم بەڕاستی. دواتر کە گەڕام دەستوسێکی خۆیم دۆزیوانێ لە بنکەی ژین کە لە ساڵی 60ەکانە بڵاوی کردوێتەوانێ هە لە گۆڤاری ژینە بڵاوی کردوێتەوانێ. باز لەوە کە ئەڵێ من پێم ناخۆش نییە پێم بڵێن گۆرانی بێژ و مەقام بێژ، بەڵام لێدانی بەرهەمەکانم لە ناو تۆمارگەکانی شاردا ئەو کاتە زۆر زۆر دیارە ئیسعاجی کردووە و هەندێک کەسیش دیارە بە جۆرێک لە جۆرەکان ئیسعاجیان کردووە. ئەمە وای کردووە کە ئەو پێی بڵێت کە من وەکو ئەدیب دۆستێک وەکو شاعیرێک بمناسن نەک وەکو گۆرانی بێژێ. ئەمە بۆ من جێگایت پرسیار بوو، وەڵامەکەشی هەر لە ناو کتێبەکەیە هەیە، وەڵامەکەیم نووسیوەتەوانێ. دواتر بۆ من شتێک زۆر زۆر جێگای سەرنج بوو ئەوەیە کە دیلان تەنها لە ناو کۆڕ و کۆبوونەوەی هاوڕێیانە مەقامی وتووە. لە دەرەوەی ئەم دانیشتانە تقریبەن هەڵە نەبم 2 جار وەستانی هەیە لەسەر ستیج کە گۆرانی بۆ خەڵک وتبێ. هەموو ئەو مەقامانی کە ئێمە ڕۆژانە گوێمان لێ بێ دیلان لە ناو دانیشتنی کۆڕ و مەجلیسی برادرانی خۆیان بووە. بۆیە ئەشبینین هەندێک جار کوالێتێکی خراپە بەداخەوانێ. هەڵبەتە کتێبەکە بابەتی باشی تایە، با نەڵێم خۆم نووسیمە و شتی زۆر باشی تایە، نا شتی باشی تایە لەسەر مێژوویە هونەرمەندار کەسێک بێوێت بۆ نمونە شتێک زانیاریەک وەرگێت هەوڵم ماوە جێگەی بکەمەوانێ. باشە. ساکارخان پلانت چییە؟ ئەکرێت کاری دیکەش لەسەر هونەرمەندانی دیکە بکرێ وە کاتێک کە ئەو کارانە کرێت بۆ نمونەوە کتێبەی کە تۆن لەسەر ژیانی و لەسەر هەموو کارەکانی و لەسەر ناساندنی محەممەد ساڵح دیلان کردوتە، چۆن سوودی لێ ببیندێتەوە، چۆن بۆ ئەم سەردەمە بەکار بهێنرێتەوە؟ هاژەخان طبعاً وەکو وتیشم لە پرسیاری پێشووترا هەر بابەتێک دەستی بۆ بەری خامەیە و ئەم بابەتەش بەڕاستی بابەتێکی تااقەت پڕۆکێنە. دۆزینەوەی سەرچاوەکان گەڕان بە دوای سەرچاوەیە، ئەو دەستنووسانی کە هەیە، ئەو دیکۆمنتانی کە هەیە، ئەمە بابەتێکی قورسە و ئەگەر بڵێم پلان نییە پلانم هەیە، بەڵام لە ڕاستیە ئێستا کەمێک ئیعلام ئەتوانم بڵام کورسان 24 دەستی گرتووم. هەڵبەتە بڕوا ناکەم ئەگەر بمەوێت دەستکەم بەمە ڕێگرم بن، بەڵام پرۆسەیەکی قورسە. پێم وایە لە توێژینەوەیکی زانستیە ئەبێت بەڕاستی سەپۆرتێکت هەبێت، سەپۆرتێکت هەبێت کە بتوانێت هاوکارت بێت لەم پرۆژانەیە و ئەم جۆرە پرۆژانەش بەڕاستی من هەمیشە هەڵێم ئێمە ڕەنگە لە 50 ساڵی داهاتووە ئێمە بتوانین سوود لەم جۆرە توێژینانە. ئێستش سوودی لێ وەرەگرین، بەڵام هەمیشە وتومە کاتێک من ئەم شتم دیکۆمنت کردووە بۆ 50 ساڵی داهاتوو کردومە. لە ڕاستیات گەنجێک دێتە پێشەوانێ، زەمنێک دێتە پێشەوانێ کە هیچ زانیاریەک لەسەر هیچ هونەرمەندێک نییە. بۆیە پێم باش شەمانە هەبێت و هەر گەنجێک لەم بوارانەیە کە توانە و تاقەیەکی تایبەتی هەیە بەڕاستی بتوانێت هەم توێژینەوە بکە، هەم ئەو بەرهەمانەی کە کۆ ئەکرێتەوانێ بکرێت بە نامیلکەیەک بە پەرتووکێک و بڵاو بکرێتەوە. هەڵبەتە ساڵانە لە ناو زانکۆکاندا لە کۆلێژی هونەر دەیان و سەدان توێژینەوەی لەم جۆرەکرێ، بەڵام بەداخەوە ڕەنگە بچێتە ناو ڕەفەی کتێبخانەی زانکۆ و تۆزی لەسەر بنیشێ. ئەگەر بێت و بکرێ بە پەرتووکی کیاوە هەڵبەتە خوێندکارانی پەیمانگای هونەرە جوانەکان لەگەڵ زانکۆیە بتوانن ئیسفادەی لێ بکەن. هەڵبەتە من یەک سەرنجیش ئەم لەسەر پەرتووکە کە ئەوەیە کە هەر کەسێک ینی ئەگەر مۆسیقیش نەبێ ئەم پەرتووکە بخوێنێتەوانێت زانیارەکان هێندە بە زمانێکی سادە نووسراون زۆر باش ئەتوانێت لە دیلان و لە دەنگی دیلان و لە شێوازی چڕینی دیلان تێبگا. بەڵێ ئێمە سپاس دەکەین خات و ساکار کە ئەم بەیانیە لەگەڵمان بوویت. هیوادارین جارێکی دیکە ببیتەوە بە میوانمان کە دەستکراوەبی زیاتر بتوانی
بەرهەمی لەم شێوەیە هەمێ تۆژینەوەی لەم شێوێت هەبێت لەسەر هوەرمەندان و دیسانەوە میوانداریت بکەینەوە سوود وەربگرین هەم لە وتەکانت هەم لە ئەو توێژینەوەی کە کردوتە بۆ قوتابیانی زانکۆکان بە تایبەتی زانکۆی هونەرە جوانەکان و پەیمانگای هونەرە جوانەکان دووبارە سپاس دەکەین. سپاس بۆ تۆ ڕۆژێکی خۆش ساکەرخان. سپاس بۆ ئێوەش. چینە سەر بابەتێکی دیکە باسیەوەکەین کە دوای 3 ڕۆژی پڕ لە چالاکی و بە بازارکردن فستیڤاڵی بەرهەمە خۆماڵیەکان لە دەڤەری بەرواری باڵا کۆتایی هات کە هەر بە لۆگۆی سێو ئەم فستیڤاڵە چوو بەڕێوچکە سێوی بەرواری جوانترین سێوە لە هەرێمی کوردستان و بازارێکی باشی شێبوو فستیڤاڵێکی خۆشیش بوو بەڵام ئێمە لێرە بووین و خەریکی خزمەتکردن بە بینەرانمان بووین نەمانتوانی بچین سەردانیکەین ئەو بە فستیڤاڵەکەش. لە فستیڤاڵەکە ئەجگە لە سێو هەنار هەنگوین گوێز وە چەندین بەروبوومی دیکە خۆماڵی نمایش کرا کە هەر یەک لەو بەروبوومانەش ئامادەکرێت لە پلاندایە کە بنێردرێتە دەرەوەی هەرێمی کوردستان و دەرەوەی وڵاتیش وە فستیڤاڵەکە ڕێکخرانی باسیەوەکەن کە مەبەستیان بووە بۆ یەکە 3 ڕۆژ بووە پاڵپشتی زیاتر بۆ بەرهەمی ناوخۆ بۆ جوتیاران و بۆ بەرهەمەکانیان دووبات بکەنەوە و بتوانن لەو ماوەی 3 ڕۆژەدا بازارێکی باشیان بۆ بڕخسێنن. دوماهیک ڕۆژە فستیڤاڵە بەرهەمێن خۆمالیە لە بەرواری باڵا. ئەv فستیڤاڵ وەکو پاڵپشتیەک بۆ ساختکردن و فرۆتنا بەرهەمێن خۆمالیان جوتکارە هاتبوو ئەنجامدان. تێدا و بۆ ماوەیە 3 ڕۆژان وان بەرهەمێن خوا دفرۆتن و نیشانی بکڕەوە بەرهێنەر و بازرگانم فێقی ددان. vê êkê jî derfeteka başa bazarkirinê bû wan peyda kirbûn. Şema derecê çûma firût bes pîçekê direng bû. Heqê wê dey heyva de hebû ev neva bû çinkî me hemiyê firûtî me çilêlo ya. برین هم فقط آنلاین فرود بس نوکه یاش ما بخوش دلی و یا خالق ما پتر ببینن پتر شوله ما ببینن امشین زیادتر خدمت خالقی بکن خدمت جوتیارا بکن فقی و هشک کن. جروشهلات و باکور و باشور کردستان جودکار بشدار ببونو لگوری آخفتنین رکخران آرمان جن کو ویستاوال جی پخمتی وان هات بو ساس کرن به دست هاتنو در انجام جی بوان نچاوره کری بونا. أرمان جماعة أبو أم في خلقه كي بريب جنا في منطقة كو منطقة كا بيجنا يا رقبرية أمني بيمنو هيبة يا آرامنا ديزبابو كو منطقة كا آرام وصاينا هر وقت تقولن دو بري خلقه تفيري سي بري حكومتي بكيف ده منطقة كو زين منطقة كا هي أف منطقة جندة خرابوية لهن ما خدا خباطة خدا ديروك. بجارا ایکی بکو افجرا فستیوال دورا برواری بالا کو خودان برهمه که باش خمالیه و به تایبت سیوه بیت اساس کرنو پیشوازیه که باش و گرم جی لحاته کرن. جبلی آرمان جم فستیوال کو دانه ناس کرنو فروتنو ساخ کرنو برهمه جودکارم بو روزانه دوی فستیواله دا به کجمز داتری 5 میلیون دینارم برهمین فقیین حشک و ترن جودکارن ویده بره هات نفروتن لورا هر جنوکه و بریار هاتیه دان که فستیوال بو سالن ده هاتی جی بردوامی هبد. اسلام یوسف کردستان 24 کمالگاه بریفکا قضا آمدیه. هەڵبەت کاتێک بەرهەمێکمان زۆرە بێت پێویستی بەوەیە کە بە پیشەسازی بکرێت جا بە چەندین شێوازی جیاجیا کاتێک هەنارێک ئەنێرینە دەرەوە بەڵام ئەو هەناری لە ناوخۆی چی لەیەکرێت یان تەماتەیان سێ و هەر یەک لەمانەی دیکە توانرێوەکو و هەر وڵاتێکی دیکە کە ئەزمونیان هەیەتیایە ئێمەش سوودی لێوە بگرین و بتوانین بە پیشەسازی بکەین بۆ چەندین بەرهەمەی دیکە و ئێستاش کارگە بچووکەکانی گرتنی ئاوی هەنار کاراسانی تەواویشان کردو بۆ باخەوانان و لە کاتی دروستکردنی سرکەی هەنار شەربەتی هەنار هەموو ئەم کارگانە کاری چەند ڕۆژەی جوتیاران لە دروستکردنی سرکە بۆ چەندین کاژمێرێک کەمترەکەنەوە.
بەڵێ جا لەم ساڵانەی دوایی لە چەندین جێگای هەڵەبجە هەوڵ دراوەکە زیاتر لە دەرەوەی شارەکانیش هاژە هەوڵی ئەوە دراوە کە ئەم کارگانە بکەنەوە ڕۆژانە چەندین تۆن هەناری گوشراو ئەی گوشن شەربەتی لێ دروستەکان دواتر ئەیکەن بە سرکەی هەنار هەندێک جاریش دۆشاوی هەنار بەڵام ئەمەیکە ئێستا مەباسیەکەین باسی سرکەی هەنارەکە سوودێکی تەندروستی زۆریشی هەیە و بەرهەمەکەشمان بەرهەمێکی ناوخۆییە و بەرهەمێکی خۆماڵیە ئەمە هەم بە پاڵپشتیکردنی ئەم جۆرە بەرهەمانەکە خودی خەڵکی کوردستان بیکڕن پاڵپشتێکی تەواویشە بۆ جوتیاران بۆ کەسانی کە و کارگانەش دانێن و پێکەوە بینەرە بین دێنەوە. ئەم کارگە کە دامان ناوە لە ساوانەوە پێنجی ئاسانکردنی کردووە بۆ باخەوانەکان ئەوەی کە باخی ئەوەی کە هەناری نەبووی دادەکێنی لە بادیوی کابرا تەنێک بەلەوەشە بە 3 ڕۆژ نەوتێ ئێمە بە 2 ساعت دایوتی هەنار ئەمریکیە ساڵەخانی هەیە لاڕەشە هەیە ئەنواعی زۆرە هەنار تا هەناریش بێتەوە هەنار هەیە مندەقەی شارە زوور بگرە بڵ لە مندەقەی سازانی زۆر باشە مندەقەی سازان ئاوینێ ئەمساڵ لەمە 2 ساڵە مندەقەی شارە زوور هەناری زۆر باشە بڵێن لە ساوە 85 سوایی لێ کردووە باخەوان. ئەم هەنارە خۆی شێ پێژەوەی ئەمریکی لە ساوە بڵێن 6 ئاوی هەیە چونکە ئیسا ئاوی نییە بێ باران لێ بە دەیەکی پێچێ مانگی 12 و ناوە هەناری ساڵەخانی دەرەجە یەکە بۆ ئاو هەناری ساڵەخان مندەقەی شارە زووریش کەڵی حەمەدە بە کڕۆژکردنیوەمانە هەنارەکانان زۆر چاکە ئاودارن بەس چیە نسبەتی کەم دەرەکە ئەمە مەرحەلەی ئەخیریەتی ئەم هەنارە لێوە ئەم دەستگا لێرە تێیەکە ئایباتە ویکانەکە بەدەنێک لێرە ئەیکا بە ئاو ئەمە مەرحەلەکەی ئەخیرەتی بەم زۆرە ئاوەکە دایە لە خوارەوە. بابێنە سەر بابەتێک کە باس لە ئەو فستیڤاڵاکەین کە دوێنێ فستیڤالێک بەڕێوە چوو لە هەولێر کە دەیەمین فستیڤاڵی ماراسۆن بوو کە ماراسۆنێکی نێودوڵەتیشە جا لەژێر ناونیشانی وەرزش کۆمانەکاتەوە ڕاکەرێکی زۆر بەشداریان کرده بوو ماوەی 5 مانگە ئامادەکاری تەواو بۆ ئەم ماراسۆنە دەکرێت و هەموو ساڵێک ئەنجام دراوە جگە ساڵی 2020 و 2021 نەبێت ئەوش بەهۆی بەڵاڕۆنەوەی کۆرۆنا و لە ساڵی 2014 بەهۆی شەڕی داعشەوە ئیدی ئەم ناوە تەنیا ناو نییە بڵێن فستیڤاڵی نێودوڵەتی هەر بەکردەیش بوو بە فستیڤاڵێکی نێودوڵەتی چونکە یاریزانی ڕاکەری زۆر جیاواز هەبوو نێودوڵەتی لە ئەم فستیڤاڵە بەشداریان کرده بوو لە وڵاتانی جیاواز. بەڵێ دروشمی دێمین ساڵی ماراسۆنی نێودوڵەتی هەولێر ئەوە بوو کە وەرزش کۆمانەکاتەوە و 3005 کەس لە منداڵ گەنج بەتەمەن لە هەموو ئاستەکان لە شەقامەکانی هەولێر ماراسۆنیانە کرد و دوو ئامانجیشیانە بۆیکیان وەک خۆیان ینی ئەڵێن تەنیا بۆ بەشداریکردن و بەسەربردنی کاتی خۆش بەشداری و چالاکی وەرزشیانیان کردبوو لە کاتێکشا بەشێکی دیکەیان باسیێواکەن کە بۆ بەدەستێنانی ئەنجامی باش و بڕینی مەوداکە بە کەمترین کات هەوڵیانەیەوە تاکو ببنە داوای یەکێک لە خەڵاتەکان. لەگەڵ لێدانی فیکە زیاتر لە 3000 ڕاکەر لە هەموو چین و توێژە جیاوازەکان بە یەک هەنگاو بۆ ماوەی 5 کاتژمێر بەشداریان لە ماراسۆن کرد. لە نێویشاندا خەڵکانی بیانی وەکو هەموو ساڵێک بەشداریان کرد. دڵخۆشم بە بەشداریکردن لە ماراسۆنەکە و یەکەم جارمان لێرە ئامادە بم بەشداری لە ماراسۆنی 42 کیلۆمەتری دەکەم. کارێکی قورسە ڕۆژێکی گەرمە بەڵام دڵنیام چاڵەنجێکی خۆش دەبێت. I'm from Holland, the Netherlands,
من لە هۆڵنداوە هاتووم لەگەڵ کوڕەکەم لێرە ئامادەین. کوڕەکەم بەشداری ئەم ماراسۆنە دەکات. منیش هاتووم پاڵپشتی بکەم. زۆر گرنگە خەڵکی وەرزش بکەن و بەشداری ئەم جۆرە چالاکیانە بکەن، چونکە بۆ جەستە زۆر باشە. من تەمەنم 70 ساڵە، بەڵام بەردەوام وەرزش دەکەم چونکە بە تەندروستی دەمهێڵێتەوە. بەشداربووان دابەش بوون بەسەر سێ دووری جیاواز. زۆرترین دووری 42 کیلۆمەتر بوو کە بۆ 4 جار بە دەوری شەقامی 60 مەتریدا سوڕانەوە. کەمترینیش 2 کیلۆمەتر بوو کە ڕاکردنێکی خۆشی و خێزانی و تەندروستی بوو. بەشێکیان بۆ بەدەستهێنانی پلەی یەکەم و بەشێکیشیان وەکو وەرزشێک بەشداریان کرد. کێبڕکێکە بەهێز بوو لە نێوان 3500 ڕاکەر. خانەوادەکەم هاتین ئێرە و ساڵانەکی زۆر بەشداریمان کردیا و ماراسۆنە مۆرکەچی هەولێری پێوەیە بەڕاستی شتێکی جوانە و ڕاکردنە بە کۆمەڵە کە دەبینین هیچ جیاوازیەک نییە لە بینی کەسەکان هەمووی بەیەک ڕنگ. نەساغم عملیاتی فقراتی پشتم کردیا بەڵام حەزم کردی یەکێک بم لە بەشداربووانی ماراسۆنی هەولێری نێودەوڵەتی بە خۆشحاڵیەوە توانیم بەشداری بکەم و خۆشم بە ماندووبوون نازانم ئینشاڵڵا. ماراسۆن بووە بە بەرنمەیەکی ساڵانە لە شاری هەولێر. ئەمە دێمین ماراسۆن نێودەوڵەتیە کە لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. زیاتر لە 3500 کەس لە ناوخۆی هەرێمی کوردستان و وڵاتانی دەرەوە بەشداریان تیادا کردووە و ڕژاون بەسەر شەقامەکاندا. ماراسۆنی نێودەوڵەتی هەولێر لە ساڵی 2013ەوە بۆ یەکەم جار لە شاری هەولێر ئەنجامدرا. لەو کاتەوە بۆتە چالاکێک و ساڵانە بە هەزارها کەس بەشداری دەکات. ئەبوو بەکر کە خەڵکی شاری کەرکووکە توانی پلەی یەکەم بەدەست بهێنێت. بەڕاستی کێبڕکێکە زۆر قورس بوو و زۆریش ڕام کرد. بەڕاستی زۆریش ماندوو بووم. من بەرگریم باش بوو بووە تا کۆتا خولەک توانیم ڕابکەم. دەمەوێت بۆ ساڵی داهاتووش بەشداری بکەم. زۆر دڵخۆشم توانیم پلەی یەکەم بەدەست بێنم. ئەمە کار و چالاکی ڕێکخراوی ئەربیل ماراسۆنە کە ساڵانە ئەم ڕێکخراوە گەورەترین ماراسۆنی نێودەوڵەتی لە هەولێری پایتەخت بۆ هەموو تەمەنەکان لەسەر ئاستی ناوە و دەرەوە ڕێکدەخات بۆ ئەوەی سەرنجی ئارەزومەندانی وەرزش بۆ ماراسۆن ڕابکێشن. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. لە شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان سێ برا کارگەیەکیان دروست کردووە، کارگەیەکیان دامەزراندووە بۆ دروستکردنی چەقۆ و لەو کارگەیە دەستکی چەقۆکان تەنها لە تەختە دروست ناکەن یان بە شێوازێکی جیاوازێکەنەوەش ئێسکی ئاژەڵ بەکارەهێنن بۆ دروستکردنی دەستکی چەقۆکان. بۆیە ئەم چەقۆیانە کوالەتیکی زۆر باشیان هەیە و خۆشان ئەماژە بۆکەن کە تێغی چەقۆکان لە پۆڵا دروست دەکرێت. بەرهەمەکانیشیان بۆ سەرانسەری ئێران هەروەها بۆ هەرێمی کوردستانیشان ئارزا ئەکەن و ئێمەش لەم ڕاپۆرتە بۆ ئەوەی دەخینە ڕوو بینەری بنەوانی کە هەواداری کڕینی چەقۆن بەڵام ئەو چەقوانی کە بەکاری دەست بۆ شێفەکان باڵێ بۆ شێفەکان با بزانین چ جۆرەکی دیکەش دروست دەکەن. لە کارگەیەکی بچووک لە گەڕەکێکی هەژارنشینی شاری سەقزی پارێزگای سنە سێ برا زیاتر لە 10 ساڵە سەرقاڵی چەقۆ دروستکردنن. وەستاسۆران کە پێشتر فیتر بووە بەهۆی حەزی بۆ پیشەی چەقۆسازی 12 ساڵ لەمە و بەروازی لە فیتەری هێناوە و ئەم کارگە بچووکەی دامەزراندووە. دواتر دوو برای خۆشی هێناوەتە کارگەکە و فێری ئەم پیشەیی کردوون. کارەکەی ئێمەی زۆرتر کاری دەسە و کاری تەزیینیە زۆرتر بۆ منتەقەی خۆمان و تەرەفی عێراق و دەوروبەر کارەکەین. ئەکسەر کارەکانمان کاری شاخە، شاخی مەڕەکێوی، شاخی بەران، شاخی گەوەزن، تێخەکانیش لە پۆڵای سپی، پۆڵای دەمشقی، پۆڵای ڕەش تی بەستەگی بە دڵخای مشتری هەر شتێکی گەرەکی ئێمە ئەوەی بۆ دروستەکەین. ئەو سێبرایە ڕۆژانە زیاتر لە 12 کاتژمێر لەم کارگەیە کار دەکەن. بەهۆی بچووکبوونی کارگەکەیان و نەبوونی ئامێری پێشکەوتوو لە ساڵدا تەنیا دەتوانن نزیک 1000 چەقۆ دروست بکەن. بەڵام بەبێ پشتیوانی دارایی نەیانتوانیوە کارگەکەیان گەورە بکەنەوە و
کارەکەیان پەرە پێ بدەن. بەڵام ئەگەر بتوانین کارگاکەمان گەورەکەین و ئەتوانین هەم نەفراتێکی تر بێن ئیزافەکەین بە کارەکەمان ئیشتغالزایی دروستکەین هەم خەتی تەولیدەکەشمان بووینە سەر تا 8,000 چەقۆ توانین دروستکەین. کارگایە گەورەتر بە تەجهیزاتێکی ترۆ ئەتوانین هەم سفارشاتمان زۆرتر گلبین و هەم بتوانین بۆ سادراتیشمان بۆ کولەن ناوخۆی ئێران و بۆ هەرێمی کوردستانی زیاترکەین. دەسک و کالانی چەقۆکان لە شاخی ئاژەڵ و تیغەکەشیان لە پۆڵا دروست دەکرێت. ئەوان زۆربەی کارەکانیان بەدەست ئەنجام دەدەن و لە ئامێری زۆر سادە بۆ دروستکردنی چەقۆکانیان کەڵک وەردەگرن. بەم حاڵەش ناوبانگی تیژبوونی چەقۆکانیان گەیشتووەتە زۆربەی شارەکانی ئێران و تەنانەت هەرێمی کوردستانیش. کامیل بۆکانی، کوردستان 24. ئەم بەیانەیەش پرۆگراممان پێشکەشکردن. سپاس کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون بۆ هیواین کە کاتێکی خۆشمان بە ئێوە بەخشیدن. خواسان لەگەڵ و ماڵپانەوە.